ململانی ئەمریکاوێران لەسەر حسابی سەروەری عێراق بەردەوامە. عێراق بۆتە ئاڵای بانگەشەی دەستی ئەمریکاوێران لە هەڵبژارنەکانی ئەو دوو وڵاتەدا. ئەگەرچی پەرەسەندنی بەرچاوی ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئەمریکاوێران لەم دواییانەدا لەسەر خاکی عێراق تا ڕادەیەک ڕوون بۆتەوە، بەڵام پێدەچێت هۆکارە هەرە سەرەکیەکە لەسەر کەشوهەوای هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەو دوو وڵاتە بن کە هەردوو لە عێراق وەک ئاڵای پروپاگەندە و بانگەشەی دەستی خۆیان بەکاردێنن تاوەکو دەسەڵاتدارانی تاران و واشنتۆن زۆرترین ژمارەی بینەر لە دەوری خۆیان کۆبکەنەوە. لە سەرەتای سەرهەڵدانی شەڕی بە وەکالەت کە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو پەڕیسەندووە، ئەمریکا پشتیوانی لە چەندین گروپ و بزوتنەوەی سیاسی لە جیهان و بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. ئەمەش لە پێناو کۆمەڵە مانچ کە بە پلەی یەکەم بریتین لە بڵاوکردنەوەی سیستەمی دیموکراسی و لیبرالیزم و دڵسۆزی و گوێڕایەڵی ڕەها بۆ هەرکەس و لایەنێک کە دەسەڵاتی شەڕی دامەزراوەکانی دەوڵەتی بەدەستەوە بێت. بەرلەوە ئێران وەک ڕکابرێک کە لە ناوچەکە بوونی نەبوو، بەڵام دواتر ئیسلامیە شیعەکانیش لەسەر بنەمای هەناردەکردنی شۆڕش بە پشتیوانی چین و رووسیا هەوڵی درێژکردنەوەی نفوزی خۆیان دەدا لەو ناوچانەی ئەمریکا تێدا سەرگەرمی بنیادنانی سیستەمی دیموکراسی و لیبرالیزم بوو. بۆ ئەمەش بە درێژایی 20 ساڵی ڕابردوو هێزگەلێکی زۆری لە وڵاتانی عێراق و سووریا و لوبنان و یەمەن پڕچەک کردووە و وەک پرۆکسیەکانی ئێران چەکێکی گرنگی دەست ئێران بوون لە ناوچەکە. ئەو هەژمون و پێگەیی ئەم پرۆکسیانە بۆ ئێرانیان دروست کردووە ڕنگدانەوەیکی بەرچاوی بەسەر دیدگەی خۆراوە و ئەمریکاوە هەبووە لە پرۆسەی گفتوگۆ و ڕێکەوتنەکان لە نێوان ئەمریکا و ئێراندا. سەبارەت بەوەی تا چەند کەشی هەڵبژارنەکانی ئێستای ئەمریکا و ئێران ڕنگدانەوەی بەسەر عێراقەوە هەیە. عەلا موستەفا مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی بەغداد دەڵێت نزیکبوونەوەی هەڵبژارنەکانی ئێران هیچ پەیوەندیەکی بە عێراقەوە نییە. دەنگدەری ئێرانی سەرنجی لەسەر پرسە نێوخۆیەکان و پەیوەندی ئێران لەگەڵ مەحوەرە نێودەوڵەتیەکاندایە و هیچ کاریگەری مەلەفی عێراقی لەسەر نییە. دەشڵێت بەڵام هەڵبژارنی ئەمریکا کاریگەری لەسەر کاروباری ناوخۆی عێراق هەیە. بەو پێی فشار لەسەر ئیدارەی ئەمریکا هەیە سەبارەت بە ئامانجگرتنی هێزەکانی ئەمریکا لە عێراق. ئەم بابەتەش ڕنگدانەوەی نەرێنی لەسەر هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن هەیە. عەلا موستەفا پێشی وایە ئیدارەی بایدن فشاری دیبلۆماسی و ئابووری خستۆتە سەر بەغدا بۆ سنووردارکردنی هێرشە گروپە چەکدارەکانی سەر بە ئێران بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە. ئەمەش لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تەواوەتی دەرکەوت کاتێک فشارە سیاسیەکان و لێدوانی کۆماریەکان بەرەوکی بایدنیان گرت و پێویستی وەڵامدانەوەی خێرای کوشتنی 3 سەربازی ئەمریکی لە ئوردن کرانە چەکێکی بێزی بکابەرەکانی بایدن. فشارەکان بە جۆرێک بوون هێندە باسی لاوەزی بایدن و ئیدارەکەی کرا ناچاریان کرد بڕیاری وەڵامدانەوەی تونتر لە پێشوو دەربکات. بۆ مەش بڕیار دەدات فڕۆکەی جەنگی پێشکەوتووی B1 لە ئەمریکاوە بێ وەستان بەرەو عێراق و سووریا ڕەوانە بکات کە هێرشەکە زیاتر وەک پەرچەکردارێک دەبینرا بەرامبەر فشارەکانی سەر بایدن نەوەک پلانی وەڵامدانەوەیەکی بەرفراوان. ئەو پرۆفیسۆرەی زانستە سیاسیەکان دەشڵێت دیمەنی هەڵبژارنی ئەمریکا زۆر کاریگەری لەسەرا بەهۆی ڕووداوەکانی ئێستای عێراق و ناوچەکە. هەر بۆیە دەبێت ئەم ماوەیە بەکار بهێنرێت بۆ ئەنجامدانی گفتوگۆی چڕ لەگەڵ لایەنی ئەمریکی بۆ کشانەوەی هێزەکانی لە عێراق. بەو پێی لەو ماوەیەدا هەر فشارێک لەسەر ئیدارەی بایدن دەتوانێت وەڵامێکی نەرێنی لەسەر ئەنجامی هەڵبژارنەکان هەبێت. بۆیە بایدن دەیەوێت هەموو پرسەکان لەم دۆخاستیارە بەبێ بە ئامانجگرتنی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە چارەسەر بکات. لە لایەکی دیکەوە پرسی هەڵبژارنی سەرۆکۆماری ئێران و وەدەرنانی حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری پێشووی ئێران لە خۆ کاندیدکردن بۆ ئەنجومەنی شارەزایان کا پۆستێکی ڕاوێژکاریە و لە بەرامبەردا کاندیدکردنی بۆ پۆستی سەرۆکۆماری دەرچەیەکی دیکەی گرنگە و نەخشی لەسەر حکومڕانی 4 ساڵی داهاتوو ئێران دەبێت. لێرەوە دەرگا بەڕووی کۆمەڵێک ئەگەر و پرسیاردا دەکاتەوە کە تا چەند کاریگەری مەلەفی عێراق و ناوچەکەی بەگشتی لەسەر دەبێت. با تایبەت کە ڕۆحانی سەر بابزوتنەوەی میان ڕەو دادەنرێت دژ بابزوتنەوەی ریفۆرمخوازی توندڕە و لە ئێراندا.